بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایمەتان لەبێت دەم کاتۆم و کاتێکتان باش بێت ومێ دەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت هیوای ڕۆژێکی خۆش بۆ گشتلایەکتان دەخوازین بە تەندروستێکی باشە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم کۆمەڵێ بەرگۆ و بابەتی نوێمان بۆ ئامادەکردن و پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویستیەکەین. بۆ ئەم ڕۆژ جگەلەوەی کات چەمڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لە کاتی خۆیاریەکان ئاماژەی پێدەدەین و دوو تەوەری سەرەکیشمان هەیە. یەکێک لە تەوەرەکانمان کە دەبێتە تەوەری دووەم تایبەتە بە ئاگرکوژێنەوە یاخود لە ماوەی ڕابردوودا و بە شێوەیەکی گشتی و بەردەوام هەڵبەت ئاگرکەوتنەوەکان لە هەر چوار وەرزەی ساڵدا ڕوودەدات، بەڵام ئێمە بە دیاریکراوی لە وەرزی هاویندا باز لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە دەکەین و بە دیاریکراوی تیمەکانی بەرگری شارستانی کۆیە بزانین تیمەکانی بەرگری شارستانی کۆیەوە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە لەو سنوورەدا چییە، بۆچی دەگەڕێتەوە ڕێگە چارەکان یاخود هەنگاوەکان میکانیزمی کارکردنیان لە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوەدا چی دەبێت. دواتر بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆی لەگەڵ ئێمە دامیوان دەبێت بە وردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین. یەکێکتر لە تەوەرەکانمان کە دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە و ڕاستەوخۆ دەستەکەین بە گفتوگۆکردن باز لە حکوومەتی ئەلکترۆنی دەکەین. هەڵبەت ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێم هەوڵی ئەوە دەدات کە دەیەوێت حکوومەت بە ئەلکترۆنی بکە و بە دیاریکراوی قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی چڕ کردوێتەوە یاخود لە ماوەی ڕابردوودا هەوڵی زۆری داوە بۆی کە حکوومەت بە ئەلکترۆنی بکات. چەند هەنگاوێک نراوە هەر لەوانە بڵێ سیستەمی بایۆمەتری و سیستەمی یەک پەنجەرە و پرۆژەی خزمەت ڕاگەاندنی پرۆژەی خزمەت و لە کۆتاییشدا پرۆژەیەکی بچووک ڕاگەیەنرا پرۆژەی شەفافیت. جایمە ئەمڕۆ باز لەوە دەکەین کە ئایا حکوومەتی ئەلکترۆنی چۆن ئەنجام دەدرێت و هەنگاوەکانی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگا حکومیەکان بۆ ئێستا لە چه قۆناغێکدایە، هەنگاوەکان تا ئێستا چی کراوە، لە داهاتوودا چی دەکرێت و بە کوێ گەیشتووە. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز یادگار جەبار کە بەڕێزیان بەڕێوەبەری دڵنیایی جۆری لە پارێزگای سلێمانی. کاک یادگار بەیانیت باش. بەیانی باش. بەخێر بیت. سەرچاوان زۆر سپاس. کاک یادگار پێشەوەی کە باز لە هەنگاوەکان بکەین بزانین بە کوێ گەیشتووە. پێم خۆشە وەکو بەرچاوڕوونیەک یا وەکو سەرەتاک باز لە حکوومەتی ئەلکترۆنی بکەین بزانین مەبەستمان چێ لە حکوومەتی ئەلکترۆنی. خۆی حکوومەتی ئەلکترۆنی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتە، بەڵام ئەبێت دیدگامان بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگای حکوومەت بزانین کە لە دەرەوەی حکوومەتیش دام و دەستگا هەیە، بۆیە باشترە باسی حکومڕانی ئەلکترۆنی بکەین. چونکە کە باسی حکومڕانی ئەلکترۆنی ئەەکەین هەموو دام و دەستگاکانی حکوومەتی ژەگرێتەوە، هەموو ئەو دام و دەستگایانە ئەگرێتەوە کە لە دەرەوەی حکوومەتن، چه حکومی بێت چ کەرتی تایبەت بێت. بۆ نمونە پەرلەمانمان هەیە، بۆ نمونە کۆمسیۆنی هەڵبژاردنمان هەیە کە ئەمانش بۆ خۆیان پێویستیان بۆەوەی کە ئەو کارانەی کە ئیکەن بە ئەلکترۆنی بکرێن. بۆ نمونە هاوڵاتیمان هەیە، بۆ نمونە کەرتی تایبەتمان هەیە کە ئەمانە دوجار هەمویان داواکەن لە حکوومەت کە کارەکان کار و خزمەتیان بۆ پێشکەش بکرێت. و لە هەمووی گرنگتر هاوڵاتیمان هەیە لە دەرەوەی حکوومەتە و حکوومەت ئەو ئیشانی کە ئەیکات ئەو کارانەی کە ئیکات بۆ خزمەتی هاوڵاتیە و بۆ بەڕێوەبردننی دەسەڵاتەکەیەتی و بۆ حکومڕانیکردنی هەم هاوڵاتی و هەم کەرتی تایبەت و ئەو مؤسسانەی دامەزراوانەی دەرەوەی حکوومەتن. بۆیە باشترە باسی حکومڕانی ئەلکترۆنی بکەین و کە ئەم کارە لە تەواوی دنیاە حکوومەتەکان پێی هەڵەسن، حکوومەتەکان ئەرکە لە سەریان کە پەیوەندی خۆیان و هاوڵاتی بە ئەلکترۆنی بکەنیان باشتر بڵێم بە شێوازێکی باش بتوانن ئەو خزمەتانەی کە هاوڵاتی ئەیەوێت پێشکەشی بکەن. تاوان کاریگەری تەکنەلۆژیا لەسەر هاوڵاتی و لەسەر حکوومەت پێداویستی ئەوەنە ضرورەتێکی دروست کردووە کە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە بە باشترین شێواز کە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بتوانێت ئەو خزمەتانی پێشکەشی هاوڵاتی بکە وەک دەسەڵاتە کارگێڕیەکانی بە شێوازێکی ئەلکترۆنی بەڕێوە ببە و دەسەڵات بۆ ئەوەی گەشەیەکی ئابووری بەهێزی هەبێت و بۆ ئەوەی بتوانێت حکومڕانیەتێکی عەدالەت لە نێوان هەموو هاوڵاتیەکان لە نێوان هەموو ئەو دامەزراوانی کە ئەو بەڕێوەیان ئەبات و چەندین سوودی تریش، یعنی گەشە سەندنی ئابووری کە باسی ئەەکەین، هەم گەڕانەوەی پارەیەکی زۆرە کە ئەگەر بە ئەلکترۆنی کارەکانی نەکات مەجبورە مەسروف بکات لەو
واتە سوودەکان بۆ هاوڵاتیانیشە بۆ حکوومەتیشە بێت وزەی فەرمانبەرەکانی و زۆر سوودی تریشی و لە هەمووی گرنگتر نەمانی کات و شوێنە کە تۆ حکوومەتت بە ئەلکترۆنی کرد ئەگەر لە غیابی بە ئەلکترۆنیکردنی حکوومەتە هاوڵاتیە دەتوانێت لە کاتێکی مەحدود لە شوێنێکی مەحدود داوای خزمەتێک لە حکوومەت بکە بۆ نمونە ئەتوانێت لە سەعاتنەوە بۆ سێ پاژنیوەڕۆ ئەتوانێت داوای خزمەتێک لە حکوومەت بکە بەڵام کە تۆ حکوومەتت بە ئەلکترۆنی کرد هاوڵاتیەکە لە ماڵی خۆیەوە و لە کاتێکی دوای دەوامیش ئەتوانێت داوای خزمەتێک بکە لە ڕێی بە ئەلکترۆنیکردنەوە توانێت سەرەی خزمەتێک حجز بکات و ئەتوانێت زانیاری بەدەست بکات لە ڕێی ئەو پۆرتاڵ و ئەو سایتانی کە حکوومەت ئەو خزمەتانی کە پێشکەشی ئەکات بەدەستی بهێنێت یعنی ئەتوانێت لە ڕێی سایتەکەەوە زانیاری هەبێ بۆ ئەوی بەیانی کە چوو داوای خزمەتەکەی کرد چی پێویستە لەگەڵ خۆی بەرێت و چەندین سوودی بەتایبەت لە پرۆژەی خزمەتە زۆر بەوردی هەموو بابەتەکان دیاری کراوە و دەستنیشان کراوە پێم باشە دواتر باسی بکەین باشە کاک یادگار کە لەگەڵ ئەوەی کە ئەم حکومڕانی ئەلکترۆنیا حکوومەتی ئەلکترۆنیە زۆر جار لەناو خۆمانە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیا قسەیەکە کرێڵێ بەشێکی زۆر ئەو کەسانی کە هەتا ئێستا توانیویانە لە دام و دەستگاکاندا کارێکیان هەبێ خود هەلی کاریان بۆ ڕەخسا بێ دووچاری بێکاریە بنواتە ڕێژەی بێکاری زیادەکە ئەمە ئەکرێت لەبەر خاتری یان بڵم لەبەر بەرژەوەندی ژمارەیەکی کەم بەرژەوەندی گشتی لە بەرچاونەگیرێت یاخود بە پێچەوانەوە پێویستە من پێم وایە شێوازی کارکردنی ئەگۆڕێت یعنی کوالێتی ئەو کەسانی کە کار دەکەن پێویستە توانستی خۆیان بەو شێوازە لێ بکەن کە بتوانن لەگەڵ ئەو حکوومەتە ئەلکترۆنیە خۆیان بگونجێنن بۆ نمونە فەرمانبەرێک ئیداری تەواو کردووە کە سیستەمێکی HR بۆ دروست ئەکرێت لە یەکێک لە دام و دەستگاکانی حکوومەت یا لە دەرەوەی حکوومەت مەجبورە خۆی فێری ئەو ئەپلیکیشنە بکات کە بەکاری دەهێنێ ڕۆژانە کە هەم هاوکارێتی بۆ ئەوەی کارەکانی زووتر و باشتریش بکە و زانیاری زیاتریش بەدەست بکات و ئەرشیفی ئەو کارانی خۆشی بکات بە شێوازێکی ئەلکترۆنیکە کردوویەتی و چەندین سوودی تریش و لە هەمووی گرنگتر کەسێک کە لە ئیدارەیە یان لە شوێنێکە ئیش ئەکات تەوحیدی کارەکان یعنی ئێستا ئەگەر دامەزراوەیەکی حکوومەت لە سلێمانی وەربگرین و دامەزراوەیەک لە دوهۆک وەربگرین کە ڕێکارەکانی خزمەتکردن لە سلێمانی چۆن بوو کە تۆ خستە ناو پۆرتاڵێکەوە هەمان مدیر هەمان بەڕێوەبەر لە دوهۆک مەجبورە ئەو ڕێکارانی کە لە سایتەکە دانراوە هاوڵاتی داوای ئەو خزمەتە ئەکا بە هەمان شێواز بێت یعنی تەوحیدکردنی هەموو کارەکانی فەرمانبەرانی شتانانەت ئەنجا لە هەمووی گرنگتر ئەوەیە حکوومەت بەرچاو ڕوونی ئەبێت ئەزانێت چەنە کادری هەیە لە بوارێک ئیشەکە و ئەم کادرانە چۆن ئاڕاستەیان بک پلانی هەبێت چۆن کەمکردنەوەی بندیوار باڵێ بزەوە بندیوار گەندەڵی خۆی مۆزوعی بندیوار مۆزوعێکە پەیوەندی هەیە بە سیستەمی بەڕێوەبردننی ئەم وڵاتە ئەتوانین لە ڕێی بە ئەلکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەتەوە کە لە چەند قۆناغێکی داهاتووە حکوومەت ئەتوانێت بزانێت چەند فەرمانبەری هەیە لە یعنی ئەکادیمیەکەیان لەکوێیە یان بڵین بڕوانامەکەیان لە چ بەشێکایە و لەکوێیە فەراغ هەیە یعنی ئێستا لەوانەیە وەزارەتی سامانە سروشتیەکان پێویستی بە پسپۆڕیەک هەبێت بەڵام ئەم پسپۆڕیانە لە ناو وەزارەتەکەی خۆی نەبن و نەرزانێت لەکوێن لە هزار وەزارەتی دارایی ئەڵێ بۆ نمونەوەڵێ من پێویستم بە جیۆلۆجی هەیە لەوانەیە جیۆلۆجی لە ناو دام و دەستگاکانی ترە لە وەزارەتەکانی تر میلاکێکی زۆر هەبێت نەتوانێت سوود لە توانەکانیان وەربگیرێت ئەلو ئێستا بۆ نمونە حکوومەتی هەرێم ئەزانێت چەنە لە سیستەمی بایۆمەتری کە هەموو کەسێک تۆمار کراوە زانیاریە کەسیەکان یەکیشان لەوەیە کە ناونیشانی وەزیفەکەی چییە یان پسپۆڕەکەی چییە بەو شێوازە ئەتوانێت سۆرتی ئەوە بکە یعنی ڕیزبەندی ئەوە بکە کە چەنە بۆ نمونە ئەو پسپۆڕی هەیە و لەکوێ شاکار دەکەن و ئەتوانێت گواستنەوەیان پێ بکە بۆ ئەو شوێنی کە پێویستی پێیەتی سیستەمی بایۆمەتری هەموو کەسێک کراوە تا ئێستا تەواو بووە کاکیاتگەر بەڵێ خۆی ئەگەر باسی بگەڕێنەوە بۆ ساڵی 2016 حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات ڕوئایەکی وای هەبوو بۆ داڕشتنی
استراتیژیەک کە بتوانێت حکومت بەرەو بە ئەلکترۆنیکردن ببە. طبعا خۆی بە ئەلکترۆنیکردنی حکومت پرۆژە و دوو پرۆژە و ئەوانە نییە، یعنی پرۆسێ لەگەڵی بڕۆین بەڵێ بۆ پێویستی بە چەندین پرۆژەی تەواوکاری هەیە، چ لە ناو حکومت چ لە دەرەوەی حکومت. یعنی تۆ کە استراتیژێکدا ئەڕێژیت، ئەو استراتیژە پێویستی بە چەند پرۆژەیەکی بۆ جێبەجێکردنی. واتە حکومەتی ئەلکترۆنیەکە بە چەند قۆناغێکی ڕوا. جا ئەگەر بکرێ با قۆناغەکان باسکەین دواتر چووینە سەر سیستەمی بایۆمەتریەکان. چەند قۆناغە یان بڵێن بە چەند قۆناغە ڕوا پێویستە سەرەتا چی بکرێت دواتر هەنگاوەکانی تری چی بێت؟ بالضبط هەر ئەوەی کە باسم کرد باشە. بە ئەلکترۆنی حکومت پێویستە یعنی حکومت خۆی بیر لەوە بکاتەوە لە دام و دەستگاکانی خۆیەوە دەست پێ بکات. بەداخەوە ئێمە پێش 2016 یعنی وەزارەتی دارایی نێزانی چەنە میلاکی هەیە، لەوانەیە بەڕقەمێک زانی بێتی بەس نەیزانیوە ئەم کەسانە چێ. واتە هەنگاوی یەکەم ئەبێتە کۆکردنەوەی زانیاریەکان. بەڵێ بالضبط ئەمە بچمە سەر ئەوە، یعنی هیچ داتایەکی ئەلکترۆنیمان نەبوو. ئێمە پێویستمان هەبوو زانیاریمان هەبێت و پرۆژەیەکمان هەبێت بە ناوی بە ئەلکترۆنیکردن و کۆکردنەوەی ئەم زانیاریانە پێوترێت داتا بۆ ئەوەی توایی تۆ بتوانیت لەسەر ئەساسی ئەم داتایە پلاندا بنیت چۆن هەم لەلایەنی کارژێڕیەوە حکومەتەکەت بەڕێوەبەری و چۆن لەلایەنی داراییەوە بزانی ئەم کەسانت ئەبێت چی بکەن و چەنە پارەیان بدەیتێ و لە داهاتووشە چۆن ڕێکی بخەیت، یعنی میلاکاتت ڕێک بخەیتەوە. ئەوەی کە بەڕێز جێگری سەرۆکی حکومت ئەو کاتە لە کاتی قەیرانی داراییە لە 2016 ئەو پرۆسەیە پێم وایە گەورەترین پرۆسە بوو کە لە ماوەی 6 مانگاتوانی بە سەرکەوتوی تۆماری هەموو موچەخۆرانی حکوومەتی هەرێم بکات و دەمانگی بۆ دیاری کرابوو بە 6 مانگ هەمووی تۆمار کرا، هەموو موچەخۆرانی حکوومەتی هەرێم تۆمار کرا. ئەوەی کە لە بیرم بێت ئەو کاتە حکوومەتی هەرێم 1,400,000 موچەخۆری هەبوو بۆ خۆی دوای تۆمارکردنی هەموو ئەوانەی کە موچەخۆری حکوومەتن بۆ 1,250,000. یعنی ئەو جیاوازیە ئەو بندیوارەکان دەرکەوتن بندیوار نەبوون وەهمی بوون ئەسڵان بایۆیان نەبووە، ئەم کەسانە نە پەنجەمۆریان نەبووە، یعنی هەر شتێکی وەهمی بەڵێ خەڵکێک بووە لە دەرەوەی یاسا کارژێڕیەکان شایستە بۆ بە موچە. تۆ کە داتات وەرگرت جا ئەوانە بوون کە دوو موچە بوون نەچوون جاری دووەم خۆیان نەیانتوانی بچن خۆیان تۆمار بکەن و هەنێکیشی چووە خۆی تۆمار کردو بەشێکی زۆر کەمی لە 1,250,000 دوای بڕیمان ئەوە بووە 16,000 کەس بوو لە 2021 و وابزان پێم وابێت 2020 بوو 16,000 کەسمان هەبوو دوو موچە بوون کە بڕیمانەوانە یعنی دوو جار چوون بۆ تۆمار. بەڵام ئەو جیاوازیە تۆ ئێمە چیمان ئێمە ڕێگریمان کردەوەی یعنی حکوومەتی هەرێم ئەوە ئینهاری بکردایە چکە ڕۆژانە موچەخۆری زیایە کرد بەبێ ئەوەی بزانێ ئەوە لەکوێوە ئەو زیادکردنە بەبێ دامەزراندنێکی ڕسمی هەبێ. ئێستا هەچ کەسێک ببێ بە موچەخۆری حکوومەتی هەرێم هیچ گەنجینەیەک هیچ یەکەیەکی ژمێریاری مەبەستم هیچ فەرمانگەیەک ناتوانێت موچەی ببەستێ ئیلا ئەبێ بێت بایۆمەتری بکە کە هات بایۆمەتری بکرد ڕێکارەکانی بۆ ئەژیرێتە بەر والحاڵ بۆ ئەوی زۆر دوور نەکەومەوە لە مۆزوعەکە یعنی ئەوە باشترین سوودی بۆ ئەو کاتە لە مانگێک بۆ مانگی دووهەم نزیکی 29 ملیار گەڕایەوە بۆ حکومەت. ئیتر باسی ئەوە ناکەین بەڵێ باسی ئەوە ناکەین تۆ نەزیفەکەش دڕاگرتووە یعنی گەروانە بۆە زیاتر حکومەت هینەکەی بەرەو زیاتر ئەڕۆی بە هەدەردانەکەی بەرەو زیاتر ئەڕۆی والحاڵ ئەوەی گرنگ بوو لە کاگیادگار سیستەمی بایۆمەترەکە وتە بۆ هەموو کارمەندانی حکومی کراوە ئەی بۆ کەرتی تایبەت هەنگاوێک یان بڵێ هەنگاوەکان بەکوێ گەیشتووە هەندێک شوێن لە ئاستی خۆی کردیانمەگەر کات یارمەتیم بدا وەکو وتم گەورەترین پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی حکومەت پرۆژەی بایۆمەتری بوو و پرۆژەی بایۆمەتری چەند هەنگاوی بۆ بناغەیەک بەڵێ هەنگاوی یەکەم تۆمارکردن بوو هەنگاوی دووەم ڕێکردنەوەی میلاکات بوو بۆ ئێستا بەردەوامی هەیە ئەوە هەنگاوی سێەم دروستکردنی HR و سیستەمی موچەی ناوەندی و ئێستا و پایلۆتی تەواو بووە باوەڕ ناکەم دەرفەتە بێ زۆر بەوردی باسیکەین مەبەستمەوەیە بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم ئەو هینە دەستیە نامێنێت ئەبێتە پەیڕۆڵ سیستەم ئێستا دروست کراوە لە فەرمانگەی ئایتی و چەند سیستەمێکی تریژ هەر لەسەر بایۆمەتری ئەساسەکەی کە دروست کراوە لە هەمووی گرنگتر
دروستکردنی ژمارەی کەسی بێ هاوتا UPN بۆ موچەخۆرانی حکومەت وە دواتریش بۆ کەرتی تایبەت کە ئێستا لە قۆناغی ئەوەیین موچەخۆران بەشێکی زۆریمان تەواو کردووە و هێزی عسکەری بەشێکی زۆریمان UPNمان یعنی بۆ دروستکردوە ژمارەی کەسی بێ هاوتا ئێستا لە قۆناغی ئەوەیین ئێستا ئەوەی ژەرکا قوبات خۆشبەختانە ئەپلیکیشنێکی دروست کرد بۆ سیستەمی تۆماری کۆمپانیا بەڕێوەبەرەتی گشتی تۆماری کۆمپانیاکان ئێمە لێوێەوە هەچ کەسێک داوای دامەزراندنی کۆمپانیاک بکات جاران لەوانەیە 36 ڕۆژی پێ بچوایە ئەوەی کە باس کرا 30 ڕۆژ بەرەوسەری پێچ ئێستا بە 24 سعات ئەپلیکیشنێک دروست کراوە بەڵێ و لەگەڵیشا ئێمە ئەو کەسە ئەنێرین ژمارەی کەسی بێ هاوتای بۆ دروستەکەی و ئێستا لە قۆناغی ئەوەیین پارێزەران تۆمارەکەین و دواتر کەرتە تایبەتەکانی تر و هەر ئێستاش ئێمە بە بەردەوامی کۆنتاکتمانەیە لەگەڵ هەموو دامەزراوەکانی دەرەوەی حکومەتە بۆ نمونە کۆمپانیەکانی سکیوریتی یان هەر شوێنەکە پێویستە دابمەزرێ لە هینێک دێت لە پارێزگا لە بایۆمەتری چیەکی ئەو کەسە ئەکرێتەوە نەوەکو موچەخۆری حکومەت بێ بۆی فرسەی دوو ئیش نەبات لە شوێنی ئەمە یعنی هینێکی ڕەخساندنی هەلی کارە بۆ کەسانی کە بێکارن کە بڵێ ئەوانشی کە دامەزرێن تەنانەت یعنی ئەوە یەکەمەکانی زانکۆیە یان لە جیاتی دانانمان هەیە لە هەنێ وەزارەتەکانی تر ئەوانش چێکەکەینەوە نەوەکو موچەخۆر بن یان موچەخۆر بوو بن لە شوێنێکی تر ناڵێن فەرمانبەر موچەخۆر یعنی ئەوە یاسای چاکسازی حکوومەتی هەرێم ڕێی بە دوو موچەش نەدا بە وارسی خانە نشینان و کۆمەڵی ڕێنمایی تری گرتە بەر موچێ ئەوانش کرایەوە بە یەک موچەوەی کە دوو موچە بێدیان وارسی خانەنشینیان شەیدان ئەوانش بە ڕێنمایی ڕێکخراوەتەوە ئەوانە هەمووی بەشێک لە کارەکانی بایۆمەتری کە بەش ئەچێتە ناو چوارچێوەی حکوومەتی ئەلکترۆنی باشە کاگیادگار یەکێکتر لە هەنگاوەکان یا بڵێ زمینەسازیەکی باش بووە بۆ حکوومەتی ئەلکترۆنی سیستەمی یەک پەنجەرە بوو ئەمە تا ئێستا لە چەند فەرمانگە لە چەند شوێن پەیڕەوکراوە و چ سوودێکشی گیاندۆ بە هاوڵات خۆی سیستەمی یەک پەنجەرە پرۆژەیەک بوو لە ناو پرۆژەی خزمەت خۆی پرۆژەی خزمەت بریتە لە چەند هەنگاوێک بۆ دروستکردنی بە کللتورکردنی خزمەتکردنی فەرمانبەریان حکوومەت بۆ هاوڵاتی بۆ خزمەت خواست هەر ئەم پرۆژێش ئەساسەکەی ڕوئیاکەی لای جەناوی کاقوبات لە 2016 ئەویش هەر دەستی پێکرد و زۆر کارایەکی هاوکار ئەبێت بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت پرۆژەی خزمەت چەند هەنگاوێکە لە هەنگاوی سێمە سیستەمی یەک پەنجەرەیە یعنی بۆ ئیبزانین کە هەنگاوی یەکەم کۆکردنەوەی داتا و زانیاری ئەو خزمەتانی کە حکوومەت ئەیکا دووهەم هەنگاوی دووەم خستنە ناو پۆرتاڵێک بە ناوی پۆرتاڵی خزمەت کە ئێستا حکوومەتی هەرێم ئەو پۆرتاڵی هەیە و زیاتر لە 510 خزمەتی تایە هەموو هاوڵاتێکە توانێت لە ماڵی خۆیەوە هەر خزمەتێکی بوێت لەوێەوە بزانێت پێویستی بە چییە بۆ خزمەتە هەر زانیاریکی بوێت و هەموو ڕێنمایەکانی حکوومەتی تایە هەموو ڕێنمایە داراییەکان کارگەڕەکان ئەوە نەما پەیوەندی تەلەفۆنی بکەین بڵێ چی پێویستە چی بێنم لەگەڵ خۆمە ئاسانکارێکی باش زۆر هیلاگوینەوە یعنی بەڕاستی ئەو هەموو دێنێ جارێکی تر ئەرچمۆ ناو پۆرتاڵەکە سێرم کردوتم زانم چی هەیە چی نییە بەڵام زۆر جوان زۆر بە وردی شتەکان باس کراوەت یعنی پێویست بە تەلەفۆن و تەلەفۆنکاری ناکە هەوڵ و ماندووبوونی ئەو ستافەی ئەوێ من هەرچەنە من لە ناو پۆرتاڵی خزمەت نیم من لە بایۆمەتریم کاگمێگر و کاکسەفین و لە ستافی نووسنگەی کاقوبات زۆر پێوە هیلاک بوون تەنانەت لە ڕووی زارا و دیالکتیکی کوردیەوە یعنی زۆر بە وردی کاری لەسەر ڕاوێژ ئەەکەن بە خەڵکی پسپۆر بۆ ئەوەی وشەیەکی تەواو کوردی کە هەدەفەکە پێکی ینی زاراوەکە بۆ ئەو شوێنەمە بەست بێ بە تەنان لەسەر ئەو هینەش کاریان کردووە ئەو پۆرتاڵە هیچ بەشێکی تایە کە یادگارکە پرسیار وەڵامی تیاابێ بۆ منە تۆ پرسیارێکت هەر شتێک بۆ ئەتوانی پەیوەندی بکەیت ئەتوانی پەیوەندی تەلەفۆنی پێیان ئیمێڵ بنێری بەڵام سێرج بۆ هەر وشەیەک بکەیت چەند پرسیار کرابێ لەسەری ئەتوانێت وەڵامەکەی وەربگرێت یعنی زۆر بە وردیدا ڕێژاوە باوەڕ ناکەم هیچ کەسێک پێویستی بە زانیاری دەسی نەکەوێت لەسەر کارەکانی حکوومەت یان لەسەر و خزمەتانی کە پێویستی پێێتی بچمە سەر سیستەمی یەک پەنجەرە بۆ ناغی سێم دوای کۆکردنەوەی بوو بە دیجیتاڵکردنی ئەم خزمەتانە بۆ زانیاری جەنابەت ئێمە
پۆرتاڵی خزمەت QR هەیە لە هەموو شوێنێک زۆر بە ئاسانی ئەتوانی بەسکانکردنی QRەکە هەموو خزمەتێکت دەست بکەوێ و هەر وەزارەتێکیش بۆ خۆی هینی خۆی هەیە پۆرتاڵی خۆی هەیە و ئێمە سوودمان لەم خزمەتانە وەرگرت بۆ سیستەمی یەک پەنجەرە و بەشی سێمی پرۆژەی خزمەت بریتە لە دانانی سیستەمی یەک پەنجەرە وەکو وڵاتە پێشکەوتەکان چکە لە تەواوی دنیاە ئەوە نەماوە هاوڵاتی بچێت بۆ فەرمانگەیەک ژوورە و ژوور بکات و کۆمەڵێک کێشەی دێتەڕێ و کۆمەڵێک هینی نائیداری و ئەوانە لەگەڵ هاوڵاتی بەریەکەوتنی ئەبێت و پێویستە هاوڵاتی بە مودەیەکی کەم ئەو خزمەتەی پێشکەش بکرێ و کۆمەڵێک سوودی تر کە ئێستا کاقوبات کاتی خۆی لە ئیعلام هەمووی باس کرد و هەر لە پرۆژەی خزمەتێک کە ئیعلان کرا هەمووی باس کرا من ناچمە سەر سوودەکانی بەڵام ئەوەی کە کرا بە وەکو مەرحەلەی نمونەیی و لە سلێمانی 5 فەرمانگە تاوان فەرمانگەیەکیان 2 بەشە فەرمانگەی باجی دەرامەتی یەک توانین بڵێن 6 فەرمانگەمان کردووە بە سیستەمی یەک پەنجەرە هەرچەنە کۆمەڵە کێشە و گیر و دایری دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ئەو فەرمانگانەمان بژاردووە کە زۆر قورسە کارکردن لەگەڵیان و هاتوچی زۆری مامەڵەیەکی وردیەوە بەڵێ بزە هاوڵاتی زۆر سەردانیکەری هەیە ئەوەی کە باس یەکەم فەرمانگەی دەستەبەری کۆمەڵایەتی بەڕێوەبەراتی باجی کۆمپانیاکان بەڕێوەبەراتی باجی دەرامەتی یەک دیوانی کاریگەری پارێزگای سلێمانی و بەشی پۆلیسی ونبووەکان لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی پاسپۆرتی تایە پاسپۆرت ئەچێتۆ سەر لە ناو پرۆژەی یەک پەنجەرەی ئێمە نەبوو بەڵام ئەوان خۆشبەختانە بەگەڕانەوە بۆ کارەکانی ئێمە و پێشتریش خۆیان چەند هەنگاوێکیان کردووە بەڵام ئەو شێوازی جێبەجێکردنی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە ئەوان بەو شێوازەنەیان کردووە و متتەفیقن کە وای لێ بکەن و تقریبا واشە هەر چەند ڕۆژی ڕابردوو دوێنێ ئەمیسالار بەڕەسمی پاسپۆرتی ئەلکترۆنی ڕاگەیان باشە کاک یادگار لە حکومەتی ئەلکترۆنیە یا لە حکومڕانی ئەلکترۆنی هەموو ئەمانی کە ئێمە ئاماژەمان پێدا هەڵبەت کە ئەڵێ ئەلکترۆنی پێویستی بە توانای تەکنیکی زۆر باشەیە کە ئەڵێ توانایەکی تەکنیکی ئێمە کادری وامان هەیە یاخود فەرمانبەرەکانمان توانای تەکنیکیان باشە لەو ڕوانێک کە شارەزایەکی باشیان هەبێ من پێم وایە یا پێشیان بە ینی هاوڵاتێکە کورد بێت فەرمانبەرەکە کە بتوانێت توانای تەکنیکیەکەی باش شارەزایەکی باشی کۆمپیوتەری هەبێ بۆ ڕێگەڕێمەوە بۆ ڕوئیای کاقوبات بۆ وەگەرخستنی توانای ئەو توانانی کە لە بواری ئایت یعنی خۆی دەسەڵاتی سیاسی زۆر گرنگە گوێ لە خەڵکی ئەو بوارە بگرێ و بیان خاتە ناوەندی بڕیاردانەوە ئەگەر بیرت بێ پێش پرۆژەی بایۆمەتری هیچ پرۆژێکی وا گەورە یعنی ئەوە هۆکاری چییە ڕوئیا سیاسیەکە یان ئەوەی کە لە دەسەڵاتە بیری لەوە نەکردێتەوە خەڵکانی تەکنۆلۆژیا بهێنێتە ناوەندی بڕیارەوە و پرۆژەکانیان لێوەربگرێەوە ئەو پرۆپۆزەڵانە و ئەو بیرۆکانی کە هەیەە و کاقوبات ئەمەی کردو ئێستاش ستافەکەی بەشێکی زۆری تەکنیکیە بووە یعنی لەو مەجای حکوومەتی ئەلکترۆنی هینی نییە ئەو کێشێکمان نابێت واتە لە ڕووی ئسکوریتی و هاکوانە شۆ کێشەمان نابێت کە کاڵی ئەلکترۆنی تر ئەگەر هەیە یان چاوەڕوانی ئەوە ئەکرێت خۆی سکیوریتی مۆزوعێکی زۆر وردەکاریە درستە تەواوی حکوومەتەکانی دنیا بۆ کاتە بێ ئامادەکارێکی باشی بۆ کرابێت لەو ڕۆژەوە ئەوە ئەدرێتە کەرتی تایبەت یعنی بۆ نمونە ئەمریکا پنتاگۆن بۆ نمونە من چوومە وڵاتێک ئیستۆنیا لەگەڵ شەریکەی سایبەرنێتیکایە یعنی حەقی سکیوریتیان نییە یاویانە بە کەرتی تایبەت و ئێمەش بەشێکی کارەکانمان لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیران بەشێکی کارەکانی حکوومەت دراوە بە کەرتی تایبەت ئەمەش بە جۆرێکی تر ڕەخساندنی هەلی کارە بە ئابەتەکید ئارەوەڵاتە ئەزانی ئەگەر باسی مۆزوعی تەکنۆلۆژیا بکەین زۆر هەلی کار ڕەخسێنراوە لە پەنا ئەم پرۆژانەی حکوومەتە چەند پرۆژەیە کراوە کە گەنج دەستیان گیراوە و هینیان کردووە کۆمپانیای تەکنۆلۆژیان داناوە
باشە کاک یادگار خەریک ئاگەینە کۆتایی تۆرەکە هاوکارانم لەسەرڵێن کاتمان نەماوە بەسمە وەکو پرسیاری کۆتایی جا نازام تا چەند پرسیارەکە قورسە بێ وەڵامەکەی چۆنە بێ ئێمە کی ئەگەینە ئەو خۆناغی کە بتوانین لە ماڵەوە مامەڵەکانمان ئەنجام بین هیچ پێویستمان بە بەڕێوەبەراتیەکان یا فەرمانگەکان نەبێت ئەو شتە نییە لە دنیاە یعنی ئەگەر حکوومەتێک بۆ نمونە حکوومەتی دوبەی کە ئێستا حکوومەتی ئیمارات و بزات حاکمیەتی دوبەی پرۆژەی بە سمارتکردنی حکوومەتەکەی دوای بە دیجیتالکردن باشتە قۆناغی بە سمارتکردن هەر لە 2014 ینی سمارتی ناکرێت مامەڵەکان لە ماڵەوە بکەیت و بۆ هەنگاوی کۆتایی بگەیتەوێت بزەوت لە ماڵەوە ناکرێت بەستم ئەو بکە ئەنی تەواوی مامەڵەکان لە ماڵەوە بکەیت بۆ ئەنجامی کۆتایی بڕێتە بڕبەرێت ئەتوانێت نزیک ببێتەوە لە 1990 گەڕانەوەی کات و وزەی تۆ لە ڕێی تەکنەلۆژیاوە هین بکرێت بەڵام هەر خۆتی ئەوێت باشە کە ئەگەینەوە قۆناغە من پێم وایە حکوومەت چەندێکی ترمان ئەوێت کات من پێم وایە حکوومەت ئەزانکی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت پرۆسەیەکە دوورمەودایە بەڵام ئێمە ئێستا سوودەکانیمان بینیەوە لە داهاتوو زیاتر سوودەکانی و ئەوە شتێک نییە لێ بتوانین لێ ڕابکەین من ناتوانم کات دیاری بکەم کەسیش ناتوانێت کات دیاری بکەم دەستەکان لە خۆشیەکان گەنگار زۆر سپاسمان دوماکردین بە هیوای سەرکەوتنی پرۆسەکە و سەرکەوتنی بەڕێزیشتان و بەردەوامی زیاتر زۆر سپاس بۆ یادگار جەبار شاوێز کە بەڕێزیان بەڕێوەبەری دڵنیایی جۆرین لە پارێزگای سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون بەڵێ خۆشەویستان دەچینە لای بڕگەکان مانۆچینە بڕگەی یەکەم بڕگەی دەنگۆڕە گوندی هاجر لە خانەقین وشماي نمنا أرياي قبلكم داغي وشماي نمنا غيلكي تاري سردمين وغفلك داقي سردمين هاي وغم فيمي كاري بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی وەرزشە کە بڕگەی وەرزشی ئەم جارەمان باس لە ڕاهێنان بۆ ڕێکردنەوەی چەمانەوەی پشت دەکات.
سڵاتان لێ بۆ بەیانیتان باش بڕگەی ڕۆمان دەربارەی چەمانەوەی پشتە یا کوڕی پشتە و ئەمەش بۆی هەیە بۆی وراسە و واولاتە بیا شێوازی ژیانی خۆ بێ وا خۆڕاهێنا بکە بەم شێوەیە بیت و لەم بڕگەیە باسی کۆمەڵێک چارەسەر ئەەکەین با بەردەوام بین. یەکەم دانە شێوە ڕاهێنانە کە بەم شێوە وەستاوی ئەتوانی وا لە خۆکیت پشتەڕێکیتەوە بەم شێوازە بڕۆیت تۆ پێویست ناکە هەر بەم شێوەیە بڕۆی یا بەم شێوەیە ئیشکی یا مۆبایلێ بەدەستۆ بێ وا خەریک بیت با ئێمە ڕابین سنگمان دەپەڕێنین پشتمان لە دوا بێ بچینە سەر ڕاهێنانی دووەم. بڕگەی دووەممان کۆمەڵی ڕاهێنانە بۆ چارەسەرکردنی کوڕی پشت با دەست پێ بکەین. دوو ڕاهێنانی زۆر ئاسانن هەموو کەسێک ئەتوانێت کە لە ماڵەوە یا لە دەرەوە یا لە هەر شوێنێکا بێ توانێت ئەنجامە و دەست پێکە دانیار. ئەم ڕاهێنانە ئەتوانین لە ڕۆژەکە 4 جار بۆ 3 جار بۆ 5 جار دووبارێکینەوە 30 سانیەکردن و 30 سانیە وەستان زەختکردنێک لەسەر پشت ئەنجامدانی جوڵێکی زۆر و ئاسانیشە یانی نە ئەزێتی ئەیە نەکێشە بۆ دروستەکە چۆ سەر ڕاهێنانی دووەم. ئەم ڕاهێنانە کەسێکە لەگەڵا بێ زۆر باشترە یارمەتی زیاتری ئەیە زەختێکیش لەسەر پشتە دروستەکە بەم شێوەیە بە هیوای سوود بینێن. بەڵێ خۆشێسان دەچینە لای کوردستانی نوێ کە ئەم ژمارەی ئێستا لە بەردەستی مندایە ژمارە 1962 ڕۆژی چوارشەممە 9 2023 کوردستانی نوێ کۆمەڵێک بابەت لە خۆ دەگرێت بابەتی هوەری لە خۆ دەگرێت وەرزشی سیاسی کۆمەڵایەتی ئابووری هەموو بابەتانە لە خۆ دەگرێت جا من هەوڵەدەم یەکێک لە بابەتەکان بۆ ئێوە بخوێنمەوە کە لە لاپەڕە پێنجی کوردستانی نوێ جاهاتووە هۆشیاری بازار و چۆنیەتی ڕێخستنی کە هاشم خەمگین نووسیوێتی دەڵێت بازار پەیوەستە بە پڕکردنەوە و دابینکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە واتە زەمینە دەڕەخسێنێ بۆ لە خۆگرتنی پێداویستیەکان و خستنە ڕوو فرۆشتن و ساکردنەوە و کڕینی کەلوپەلەکان کە دەستە ئامێرەکانش پێویستی بە شوێنێکی لەبار و گونجاوە بۆ ئەوەی بە شێوەیەکی نمونەی و ڕێکوپێک بخرێنە ڕوو بفرۆشرێن. لەگەڵەوەدا کاڵاکانیش پێویستیان بە ڕێخستن و دابشکردنە واتە دەبێت پۆڵێن بکرێن بۆ جیا بکرێنەوە و چەند جۆرێک بازار هەیە. من بە کورتی ئاماژە بە بازارەکانە دەم هەڵبەت بە خۆی بابەتەکە درێژەی هەیە. لە جۆرەکانی بازاردا دەڵێت بازاری داخرا و نیمچە داخرا و بازاری داخرا و بەگشتی سوپەرمارکێت و مۆڵە گەورەکان دەگرێتەوە. لە بازاری کراوەدا مەبەست لە بازاری کراوە ئەو بازارانە دەگرێتەوە کە دەکەوێتە ناوەڕاست و سنتەری شارەوە فراوانی ئەم بازارانش بەپێی قەبارە و ڕێژەی دانیشتوانە واتە دروستکردنی بازارەکان بەپێی فراوانی و قەباری شار و شارۆچکە و گوندەکان دەبێت. لە جۆری سێمی بازاردا دەڵێت هەفتە بازار. ئەگەر کردنەوەی بازار بکرێتە سیستەم و یاسای ئەوە دەبێت لە هەفتەیەکدا 2 ڕۆژ پشوو بن و نەکرێنەوە بۆ ئەوەی بوار بدرێت ڕۆژانی هەینی و شەممە لە شوێنێکی گەورە و فراوان بە شێوەیەکی جوان ئەو فرۆشیارانەی دەیانەوێت نمایشی کەل و پەل و خواردەمەنی و کاڵاکانیان بکەن لەبەر ئەوەی باج و کریان لەسەر نییە کاڵاکانیان هەرزانتر و بە کڕیاران دەفرۆشن. هەڵبەت بابەتەکە درێژی هەیە بەڵام من بە کورتی بۆ ئێوەی ئازیزم خوێندەوە چەندین بابەتی تری تێدا دەتوانن کوردستانی نوێ بەدەست بخەن تەواوی زانیاریەکانی تێدایە بە هەموو بوارەکانم و سێکتەرەکانەوە. دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی ئینفۆیە کە چەند زانیاریەکە بە کورتی دەربارەی هەندێک بابەت بابزانین ئەو بابەتانە ئەو زانیاریانەی کە لەم ئینفۆیەدا کۆکراوەتەوە چی لە خۆ دەگرێت.
ئایا دەکرێت تەنهایی ببێتە هۆی مردن؟ توێژەران لە زانکۆی هاربینی پزیشکی چینی ئاشکرایان کردووە هەستکردن بە تەنهایی و گۆشەگیری و تەمەنی دیاریکراوی مرۆڤ کور دەکاتەوە و دەبێتە هۆی توشبوون بە چەندین نەخۆشی کە هۆکارن بۆ مردنی پێشوەختە و پزیشکان پشکنینیان بۆ داتاونەوە توێژینەوە کردووە کە 2.2 ملیۆن کەسی گرتووەتەوانێ و لە شوێنە جیاوازەکانی جیهاندا دەریان خستووە ئەو کەسانی کە گۆشەگیرن و هەست بە تەنهایی دەکەن ئەگەری مردنی پێشوەختەیان زیاد بوو بەهۆی توشبوونیان بە چەندین نەخۆشی لەوانەش نەخۆشی شێرپەنجە. هۆزێک بۆ مارەی لە بڕیزێر مانگا دەدەن بەبوو. دابونەریتی هاوسەرگیری لە لای هۆزی دینکا یەکێکە لە دابونەریتە سەیرەکانی دنیا. لەم هاوسەرگیریە زاوا دەبێت بە پێی بەشت و باڵای بووک وەک مارەی 70 بۆ 200 مانگا بەدات بەبوو. مارەی لەم دابونەریتە هاوسەریە دووەم گرانترین مارەیە لە دنیادا دوای خەڵکی تلمیسانی جەزائیر کە بە پێی باڵای کچەکە مانگا وەکو مارەی پێدەدات. واتە چەندین باڵای بووکەکە زیاتر بێت مارەیەکەی زیاتر دەبێت. لەو ماوەیە کە بووکەکە دەهێنن دەبێت مامەڵەیەکی تایبەتی لەگەڵدا بکەن و کە بۆ ماوەی 4 ساڵ نابێت چێشتی پێلێ بدرێت یان هەر کارێکی تری ناو ماڵ بکات بۆ ئەوەی بێبەختی ڕوو لە بووکەکە نەکات. دەستنووسێکی مۆزارت لە زیادکردنێکی ئاشکرادا دانراوە بۆ فرۆشتن. کۆمپانیای کریستینس ڕایگەیاندووە مانگی داهاتوو لە لەندەن نامەیەک دەخاتە زیادکردنێکەوانێ کە تیایدا هاتووە بۆڵم ڤیڤانک ئادۆمیز مۆزارت ئاوازدانەرێکی نەمساییە هەست بە ترسێکی تەواو دەکات لەبارەی ژیانی خۆشەویستەکەی. نامەکە 2 لاپەڕێ و کە لە هاوینی ساڵی 1982 لەلایەن ئەو میوزیکژنەوە نووسراوە و پێدەچێت دوای ئامۆژگاری لە هاوڕێیەکی نزیکی خۆی بکات و دوای ئەوەی تێگەیشتێکی هەڵال لەگەڵ کچەکەدا کە بەم زوانە دەبێتە هاوسەرگیری سەری هەڵدا. بڕیارە وتارەکە وەک بەشێک لە هەفتەی کلاسیکان نائاساییەکانی کریسی لە مانگی تەموزدا نمایش بکرێت. پێشبینیش دەکرێت بەرزترین نرخ بۆ وتارەکەی مۆزارت تا ئێستا بەدەست بێت خەمڵاندنەکانی لە نێوان 300,000 بۆ 500,000 پاوەندایە. ئەو بەردانەی گەشتە دەکەن و زیاد دەبن. جۆرە بەردێک لە ڕۆمانیا هەیە کە بۆتە مای سەرسوڕمانی خەڵکی و گەشتیاران چونکە ئەوانەی زیندوونی بەردن و توانای گەشەکردنیان هەیە و زیادبوونیان هەیە. خەباریان بۆ چەند هێندە گەورەتر دەبێت. ئەو بەردانە ناویان تروڤانتە و ئێستا ئەو جۆرە بەردانە بوونەتە تەلیسمێک بۆ خەڵکو چونکە سەرەتا وەک بەردی بچووک بوون و بەڵام هەر 1000 ساڵێک نزیکەی 5 سانتیمەتر زیاد دەکەن. ئەو بەردە سەیرانە بە شێوەیەکی شانەی ڕووەک گەشە دەکەن و بەردی نوێش دروست دەکەن وەکو ئاژەڵەکان. ئەو جۆرە بەردە لە گوندێکی بچووکی ڕۆمانیا بە ناوی گۆستیسی دۆزراو نەتەوانێ و کە بە شێوەیەکی بەڵقی پودراوی قەبارە گەورە دەرکەوتون و هەندێکیان تیرەیان چەند پێ و هەندێکیشان دەتوانێت بەدەست بگیرێت. بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکی تر لە بابەتەکانی تر کە بۆمان ئامادەکردوون تایبەتە بە ئەنفلۆنزای هاوین. هەڵبەت بە پێی وەرزەکان ئەنفلۆنزاکان گۆڕانکاری بەسەردادێ ئەم بڵێ ئەنفلۆنزای وەرزی پێ دەڵێنجا لەگەڵ هاتنی وەرزی هاویندا جۆرێک لە پەتا بڵاو دەبێت و یاخود پێ ئەنفلۆنزای هاوین زیاتر باز دەکرێن بە پەتای وەرزی دەناسرێ. جا بە بزانین ئەنفلۆنزای هاوین چییە و چۆن جیا دەکرێتەوە لە ئەنفلۆنزاکانی تر لە وەرزەکانی تردا. ئەنفلۆنزای هاوین چییە؟ ئەنفلۆنزای هاوین چۆن لە ئەنفلۆنزای وەرزەکانی دیکە جیا دەکرێتەوە. زۆرینەی کەسەکان لە سەرتاسەری جیهاندا زیاتر لە وەرزی سەرمادا تووشی ئەنفلۆنزا دەبن. بەڵام ئەنفلۆنزای هاوینە بە یەکێک لە نەخۆشەکانی هاوین دادەنرێت. جیاوازی ئەنفلۆنزای وەرزی هاوین ئەمانەیە: بێهێزی و قورگ ئێشەی کتوپەر،
کۆتایەکی کەم و هەستکردن با تێکچوونی بارودۆخی دەرونی واروها بێتاقەت بوون جگە لە کۆکەیەکی کەم. ئەنفلۆنزای هاوینە بۆ خۆی نەخۆشی نییە، بەڵکو هەوکردنێکی هاوشێوەی ئەنفلۆنزایە، بەڵام پێی دەوترێت نەخۆشیە هاوینەیەکان. لا هاویندا ڕوو دەدات، هەر بۆیە هەڵامەتێکی باو و ئاساییە. جیاوازیەکی دیکەی ئەنفلۆنزای هاوین کورتی ماوەی مانەوەی ڤایرۆسەکەیە، کادوای چەند ڕۆژێکی کەم خۆی کۆتایی پێدێت. بەپێی لێکۆڵینەوەکان، ئەنفلۆنزای هاوین بەهۆی ئەو ڤایرۆسانەوە ڕوو دەدات کا بە ڤایرۆسی ئەنترۆڤایرۆس ناسراون، کاکۆ ئەندامی هەناسەدانی سەرەوە توش دەبن بەراورد بە بەشی هەناسەدانی خوارەوە یاخود بۆری هەناسا. ئەمەش جیاوازیە لەگەڵ ئەنفلۆنزای زستان، چونکە جۆری زستانە هەموو قورگ و بەشەکانی هەناسەدان دەگرێتەوە. ئەم ڤایرۆسانەی کا تووشی مرۆڤەکان دەبن لە وەرزی هاوین دەبنە هۆی هەوکردنی بەشێک یاخود لایەکی جیوبەکان و قورگ و دەرکەوتنی نیشانەکانی وەکو قورگ ئێشەی تونت کە لە کاتێکی کتوپەردا ڕوو دەدات، سەختی قوددان و هەروەها کۆکەیەکی کەمیش. ئەمە جگە لە ئاسانی گرێ لێمفاویەکان هەروەها توش بوون بە ئەنفلۆنزای هاوینە لا هاوین و سەرەتای پاییزیشدا ڕوو دەدات. بۆیە مانگی تەمووز وەرزی ئەنفلۆنزای هاوینەیە کە بابچوونی توێژەران زۆر ئاساییە. بەڵام با گوێرەی پەیمانگای ڕۆبەرت کۆخ بۆ نەخۆشیە گوازراوەکان، ڕێژەی خەمڵێنراوی نەخۆشیە توندەکانی کۆئەندامی هەناسەدان لە ئەڵمانیا لە ماوەی هەفتەکانی کۆتایی مانگی حوزەیرانی ڕابردووی ئەمساڵ بەردەوام ڕووی لە داوازین کردووە. ئەنفلۆنزای هاوینە چۆن دەگوازرێتەوە؟ ئەو ڤایرۆسانی بەرپرسن لە سەرمابوون بەهۆی گۆڕینی کەش، واتە لە کەشێکی فێنکەوە دەچیتە کەشێکی گەرمەوە، بەهۆی ئەوەی بەهاوکردنی دڵۆپ ناسراوە دەگوازرێتەوە. پژمین و کۆکە ڤایرۆسەکە لە ڕێگەی هەواوە بە هەمان شێوە بڵاو دەبێتەوە، بەڵام ڤایرۆسەکان دەتوانن لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەخۆشەوە بچنە ناو لەشەوە، واتە بە هەمان شێوەی ئەنفلۆنزای زستانە لە ڕێگای تەوقەکردن و دواتر دەستلێدانەوە دەگوازرێنەوە. کاتێک ڤایرۆسەکە لە جەستەدا جێگیر بوو، پێش دەرکەوتنی یەکەم نیشانەکانی توشبوون ڕوو دەدات. هەوکردنەکە زۆرترین توندی دەبێت لە 2 بۆ 3 ڕۆژی یەکەمدا یان زیاتر دوای سەرهەڵدانی نیشانەکانی. ئەو ڤایرۆسانەی پیان دەوترێت ڤایرۆسی ڕینۆ و ڤایرۆسی پارا ئەنفلۆنزای مرۆڤ بە شێوەیەکی سەرەکی بەرپرسن لا ڕوودانی هەوکردنی ئێستای کۆئەندامی هەناسەدان کە ئەوەش دەبێتە هۆی ئەنفلۆنزای هاوین. با هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. بەڵێ خۆشەویستان، دەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکە کە لەم بەشەدا باس لە هۆگارەکانی ئاگرکەوتنەوە دەکەین بەگشتی و بە تایبەت لە وەرزی هاویندا. ئەوەی کە تێبینی دەکەین و دەیبینین لە وەرزی هاویندا ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە بە تایبەت ناوچە شاخاویەکان، ناوچە دەشتایەکان یان کێڵگە کوشت و کاڵەکان ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زۆر دەبێت بە تایبەت لەبەرەوەی کە ئەم ساڵ بەهارێکی تەڕ و باراناییمان هەبوو، گژوگیایەکی زۆر بەرز بووبەوە، گژوگیایەکی زۆر هەیە، بڵێ بوونی هەیە کە ئەمەش دەتوانین بڵێن هۆکارێکە یا ڕێگە خۆشکەرێکە بۆەوەی کە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە وەرزی هاویندا زیاد بکات. جا هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا دەکرێت سروشتی بێ یاخود دەکرێت مرۆیی بێت و بەهۆی کەمتەرخەمیەکانی مرۆڤەوە بێت؟ جا هەر تەنها لە وەرزی هاویندا ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە ڕوو لە زیادبوون ناکات، بەڵکو لەگەڵ وەشدا ڕووداوەکانی خنکانیش بەداخەوە ڕوو لە زیادبوون دەکات بەهۆی بەرزبوونی پلەکانی گەرماوە. هاوڵاتیان دەچنە نزیک چەم و دەریاکان یا بڵێ ڕووبارەکان، یان ئەمە کە لەو کاتانەدا کە پلەکانی گەرما بەرزە هاوڵاتیان بۆی کە خۆیان فێن بکەن یاخود بۆی کە کەشێک بگۆڕن دەچن مەلەت دەکەن یاخود بە هەر هۆکارێکی تر بێت دەکەونە نێو ئاوەکانەوە کە ئەمە یەکێکی ترە لە ئەرکەکانی تیمەکانی بەرگری شارستانی کە دەڵێن تیمەکانی بەرگری شارستانی ڕەنگە زۆر جار یەکسەر ڕاستەوخۆ بیرمان بۆ ئاگرکوژانەوە بچە، بەڵام ئەوان چەندین ئەرکی تریان گرتوۆتە ئەستۆ یەکێکتر لەو ئەرکانە بە هاناوچوونی هاوڵاتیانە لە کاتی خنکانیاندا یاخود لە کاتێکدا کات دەکەونە نێو ئاوە ئەوان ڕزگاریان دەکەن.
جا بۆ ئەمڕۆ بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیە لەگەڵ ئێمەدا میوانە لەسەر حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە لەو سنوورە گفتوگۆ دەکەین لەگەڵەوەشدا کار و چالاکیەکانیان ئەو گرفتانی کە دێتە بەردەمیان لە کاتی کارکردنیاندا یان بۆ باشتر کارکردنیان هەڵبەت زۆر باش کار دەکەن بەڵام ئێمە دەڵێن باشتر کارکردنیان ئەو گرفتانە چین کە لە بەردەمیانە بۆی کە نەتوانن کارەکانیان باشتر ئەنجام بدەن. لەسەر بابەتە عەمید گۆران ئەحمەد سماخە کە بەڕێزیان بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیان بەڵام لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کا گۆران بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردن لە بەرنامەکەدا ئەگەر بکرێت هیچ ئامارێکت لەبەر دەستا بێ کا گۆران سەرەتا بە ئامارەکان دەست پێ بکەین حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بە دیاریکراوی ئاگرکەوتنەوە لە سنووری قەزای کۆیە لە ماوەی ئەم شەژمانی ڕابردووەدا حاڵەتەکان چۆنن چیمان پێ دەڵێن چەند حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبووە؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئێمە وەکو بەڕێبەراتی بەرگری شارستان قەزای کۆیە ساڵانە 2000 یاخود چەند جار ئامادەکاری دەکەین بۆ ئەوەی بتوانین تیمەکانمان ئەفسەر و کارمەندانمان لە ئەرزدابن و پلانەکی تۆکمەدادنین لە هاوین و لە زستان هەم لە کاتی لافا و باراندا هەم لە کاتی ئاگر و ڕووداوەکانی هاوین با بڵێن خنکانە ئەو شتانە بۆیە ئێمە لە سەرەتای ساڵەوە لە ئەو 6 مانگەی برین ڕابردوو ئەم ساڵ ڕووداوەکانمان بە کۆی گشتی 312 ڕووداوی جۆرا جۆرمان هەبووە لەوانەش زیاتر مەسەرەندا 200 ڕووداویان تەنها پوش و پەلاش و گەنم و جۆ ئەوانە بووە ئیتر 100 و هەندێکیش ڕووداوەکان بە کۆی ماڵ و سیارە و ئیتر دوکان و شوێنە کاری تر بووە بۆیە ئەگە بین لەگە پارساڵ بەرامبەرێک بکەین پارساڵ تاکو ئێستا برین 102 ڕووداو هەبوو بەڵام ئەم ساڵ 312 ڕووداو هەبوو ئەنی 200 ڕووداو زیادی کردو ئەو ساڵ باشە هۆکارەکان چییە کە گۆران دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بەڵێ هۆکارەکان چییە کە بڵێ بەگشتی هۆکاری ڕووداوەکان بۆچیە گەڕێتەوە لەگەڵیشیدا بۆچی ئەم ساڵ ڕووداوەکان هێندە زیاتر بە بەراورد بە پارساڵ بەڵێ ویستم قسەکە بکەم بەڵام هۆکارەکە ئەوەیە کە یەکیان دەگەڕێتەوە بۆ ئەو شکر بۆخوا ئەو بارانە زۆرەی کە باری بەڕاستی ئەم ساڵ پارساڵ ئەم بارانە نەبوو ئەم ساڵ پوش و پەلاش و گزوجیا زۆر بەڕاستی ئەوە هۆکاری سەرەکی بوو کە ڕووداوەکان زیاترن بەڵێ باشە کا گۆران شێواز و میکانزمی کارکردنی ئێوە چۆنە لە کاتی کەوتنەوەی ئاگرێکدا لە کاتی حاڵەتێکی ئاگرکەوتنەوەدا ئێوە ئامێر و کەلوپەلی پێداویست بڵێ لەبەردەستدا بۆی کە بتوانن کۆنتترۆلی ئاگرەکان بکەن بەڵێ ئێمە وەکو بەڕێبەرەتی قەزای کۆیە بەڕاستی جیاوازین لەگە هەم بەڕێوەبەرەکان ئیدارە سەربەخۆکان بابرین پارێزگاکان ئەوەیە جیاوازەکەمان ئەوەیە ئێمە لە هەر بنکەیەک ئێمە پێکاتۆ لە 13 بنکە بەڕێوەبەراتێکەکەمان هەر بنکەیەکمان تەنها یەک سیارە حەریقی لێیە هەندێکیان 6-7 بنکەمان تەنها تەنکەری ئاوە ئەگە بێ بەرامبەرێک بکەی لەگە ئەو شوێنانی باسم کرد هەموو بنکەکانیان 2 سیارە و بگرێت هەندێکیان 3 سیارەشن سیارەی ئاگر کوژێنەوە ئێمە لە ڕووی سیارەوە بەڕاستی نەقسمان هەیە و چەندی نووسراویشمان بەرز کردوتەوە و بە ئیسا بەڵێنیان پێداوین کە سیارەمان بۆ دابین بکەن لە ڕابردوو چەند سیارەی بچووک و سیارەی گەورەیاندانێ بەڵام هێشتان ئێمە لە سیارەی حەریق لە ئۆتۆمبیلی ئاگر کوژێنەوە بەڕاستی کەموکڕیمان هەیە بەڵام لە ڕووی کارمەندەوە دەتوانم بڵێن باشین هیچ کێشەیەکمان نییە بەڵام بەڕاستی لە ڕووی سیاراتەوە یعنی کەم و کوڕیمان هەیە ئەو گرفتانە یاخودۆ کەمی پێداویستی و کەلوپەلانی کاماژە پێداگرفتی گەورەی بۆ دروست نەکردوون کاگۆران لە بەردەم کارکردنتانە لە بەردەم باشتر کارکردنتانە ئەڵبەت باش کارەکەن
بەتەکید وایە ئێمە ئەگەر بێت و سیارەی چاکمە لە بەردەستدابی ئۆتۆمبیلی باشمان لە بەردەستدابی دەتوانین کارەکانمان بە شێوەیەکی باشتر جێبەجێ بکەین. سەرەڕای کرم و کوڕەکانیشمان توانیتمانەوە بە شایەدی هاوڵاتیانی سنوورەکە کەوا تەنها بەهێزی جەستەیی جاری وایە چکە ئەمە سیارەکانمان مۆدیل کۆنیشن شکستیان زۆرە زۆر جار دەستچێن مەچینیان دەسووتێ گێڕیان دەسووتێ تایان دەتەقی زۆربەی جاران مەسەرەن کەم و کوڕیان زۆرە بەهۆی مۆدیلی کۆنیانەوە بەڵام ئێمە هەر توانیتمان شکر بەخوا کارەکانمان ئەنجام بدەین و بە شایەدی هاوڵاتیانی ئەو سنوورە ئێمە تەنها لە دوو ڕووداوی ئەو دوایە مەسەر بن ئەو دوو هەفتەی ڕابردوو دوو ڕووداوی ئاگری گەورە ڕوویدا لە سنوورەکەمان ئەوە بێشیان لە جەلی بوو لە گوندی جەلی دەکا هیچیان لە هەیبە سوڵتانی کۆیە بوو یعنی ئەگەر بین تەمەشا بکەین لەو دوو ڕووداوە ئێمە پێنج کارمەندمان بریندار بن لە کاتی کوژانەوەی ئاگرەکان ئەوەش چ دەگەین ئەوەش یعنی دڵسۆزی و هیمەتی کارمەندەکانمان دەیسەلمێنیکەوە کارمەندی چاکن و لە خۆبردونکەوە بۆ خزمەتی هاوڵاتیانی ئەو سنوورە بۆیە ئێمە حالەتیشی تریشە بوو بەڵێ شەهیدتان هەیە لەگەڵەوەی کە ئاماژەت پێداکە لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە بریندارتان هەیە یا بریندارتان دەبێت بەڵام هەتا ئێستا شەهیدتان هەیە تاکو ئێستا شکر بۆ خوا ناوەڵا ئینشاڵڵا قەت ناتان زیانی گیانیمان نەبووە بەڵام بریندارمان هەیە هەتا کارمەندێکمان لە تەختە لە کاتی کوژانەوەی ئاگر هەر چۆچی سوڕاو لە نەخۆشخانەی دکتۆر خالید لە کۆیە دکتۆرە بەڕۆزەکان بۆیان نەشتەرگەریان بۆ کرد و دواتر نردیانەوە ماڵەوە ئینشاءڵڵا هەموو کات سەلامەتە بن کاک گۆران ئەو گرفتانەی کاماشت پێدا کەمیسیارە هەموو گرفتەکانی تر زۆر جار هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن دەڵێن ئێمە کاتێک کە پەیوەندی دەکەین بە تیمەکانی بەرگری شارستانی و درەنگ دەگەنە لامان دەکرێت بۆ لای ئێوە ئەم حاڵەتانە ڕوویدا بێت کە پەیوەندی کرابێت درەنگەیشت بێتن یان ئەکرێت بڵێن کەمی ئۆتۆمبیلەکان یان ئەو گرفتانی کاماشت پێدا هۆکارە بێ بۆی کە ئێوە درەنگ بگەنە سەر حاڵەتەکان و حاڵەتەکان درەنگ کۆنتترۆل بکرێت بەڵێ یەکەمیش سنوورخان ئێمە وەکو پێم گوتی پێکاتۆ لە سێزدە بن کە هەر بنکەیەک ژمارەی موبایلی خۆی هەیە لە هەموو شوێنەکان هەڵواسراوە لە تابلۆمان لێداوە لە سنووری بنکەکان هەمویان بڵاو کراوەتەوە لە ئەکاونتی بەڕێبەراتەکەشمان بڵاو کراتەوە ژمارەکان هەر کاتێک هەر ڕووداوێک کە دەبێتن ئەوەندە لە سەرمە ئەمە تێدا بەرپرسین ئەو کاتێک کە تەلەفۆنمان بۆ دەکرێت کە تەلەفۆن بۆ بنکەکەی دەکرێت تاکو دەگاتە ئەو شوێنە بە پێی دووری شوێنەکە و نزیکی شوێنەکەیە ئەو کاتە ئێمە لێ بەرپرسین زۆر جاران ڕووداو هەبووە بۆ نمونە سیارەك سوتاوە ئاگری گرتووە گڕی گرتووە 15 دقا ئەو زاتی مەکانی ئێمە ئاگادار کراونەتەوە ئەوزا هۆکار ئەوە بوو ئەو کەسا ژمارەی لانە بووە ژمارە بنکەکانی ئێمەی لانە بە هی ئەو سنوورە جاری واشێ مەسەرەن سیارەکانمە بەڕاستی بۆچی پێم گوتی هۆکار ئەوە بووە کە شکاوە لە ڕێگا یاخود تای تەقو یاخود جاری وا هەبوو مەسەرەن بەهۆر قەرەباڵغی ڕێگایەکانە بەهۆی سەختی ڕێگان کە خۆتان دەزانن سنووری قەزای کۆیە زۆربەی شاخاوی و ئەوەیە ئێمەش بەڵام 1990 دەتوانم برێم ڕووداوەکان بە شێوەیەکی ڕێک کۆنتترۆل دەکرێن بە شێوەیەکی ڕاست و دروست کارمەندەکانمان بە هیمەتی خۆیان و کۆنتترۆلی ئاگرەکانەکەن بەڵام وەکو پێم گوتی تاکیری دەکەمەوە ئێمە ئەوەندە بەرپرسین تا تەلەفۆنمان بۆ دەکرێت تا بنکەکە ئاگدار دەکرێتەوە بەڵام چارێکەکە 20 دقە شوێنەکە گڕی گرتووە ئاگری گرتووە تاخر بە بنکەکانمان ڕادەگەینن ئەوە ئێمە لێبەرپرسنین کاگۆران کە دەڵێ ڕەنگە ژمارەی تەلەفۆنی بنکەکانی ئێمە لا نەبێت یا لە پێشتر داماشت پێداوتە ژمارەی بنکەکانمان هەڵواسیوە ئێوە تەنها ژمارەی بنکەکانتان هەیە عن بڵی ژمارەتان داناوە یاخود هێڵی گەرمتان هەیە ئێوە هێڵی گەرمتان نییە 150 ئێمە هێڵی گەرممان نییە تەنها ژمارە موبایلمان هەیە لە هەموو بنکەکان هەر سێزدە بنکە ژمارەی تایبەتی خۆی هەیە بۆ نیتانە تاکو ئێستا نەبووە لە قەزای کۆیە هەوڵیشمان داوە بەڵامی تر
جێبەجێ نەکراوە تا ئێستا. ئەگەر هێڵی گەرم هەبێ ڕەنگە ئاسانتر ژمارەکە لەبەر بکرێت یاخود ئاسانترە هاوڵاتیان زووتر بتوانن پەیوەندی بکەن. هەوڵەکان بۆ گەیشتۆتە ئەو ئاستەی کە نەتوانن هێڵی گەرمتان بۆ دابنێن؟ بڵێ وەڵی ئیتر داوامان کردو بەڵام لە ڕابردووش ئێستاش هۆکارەکە جێبەجێ نەکراوە بۆمان بەڵام هەوڵ دەدەین لێرە بەدای ئینشاڵڵا وا بکەین هێڵی گەرم دابنێن بە تاکید هێڵی گەرم کارەکانی ئێمەش ئاسان دەکا هاوڵاتیش ئاسان دەکا بە زووترین کات دەتوانین زووتر بەسەر و داواکان ڕابگەین. کەواتە ئەتوانین بڵێنەوەش هۆکارێکە بۆی کە هاوڵاتیان درەنگ پەیوەندی بە ئێوە بکەن لەبەرەوەی کە هێڵی گەرم نییە بە ئاسانی ناتوانن پەیوەندی بکەن هەتا ژمارەکە پیا ئەکەن و پەیوەندیەکەن چارەک بیستەقەکە خانێک ئاماژەت پێدا دروستە؟ بەڵێ ئەو کەسێکە ژمارەکانی لا نەبێ بە تاکید ئەوەش دەبێت یەکێک لە هۆکارەکانی دواکەوتی مەکانمان. بەڵێ هیچ پەیوەندێکی ناڕاستان پێواکرێت کاگۆران سوتفەی کردبێ پەیوەندی کرابێت کاتێ ئێوە چوونەتە شوێنی ڕووداوەکە بینی بێتان کە هیچ حاڵەتێکی ئاگرکەوتنەوە نییە؟ شتیوا ڕوویە؟ بە تاکید ئەوەش بووە ڕوویداوە تەلەفۆن بۆ بنکەکان کراوە لە چەند بنکەمان ڕوویداوە تەلەفۆنیان بۆ کردو چوونە شوێن ڕووداوەکە ئاگرەکە نەبووە یعنی وەکو بەگاڵتەوە پەیوەندیان کردیە. بەڵێ کەواتە لە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوەدا کاک گۆران کەم تەرخەمی هاوڵاتیان تا چەند ڕۆڵی هەیە یاخود ئاستی هۆشیاری هاوڵاتیان باشتر وایە بڵێم ئەو ئاستی هۆشیاری هاوڵاتیان تا چەند کاریگەری هەیە تا چەند ڕۆڵی هەیە لە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بە دوور بن لەوەی کە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە ڕوویدابێت. ڕاستە ئێمە لە هەر شوێنێک دەژین لە هەر شوێنێک دانیشتی هەر شوێنێکین هەر ناوچەیەکین هەر دەڤەرەچین بابرێن پێویستە لەسەر هەمومان ئەو دەوروبەرە ئەو دەڤەرە وەکو خۆمان خۆشمان بێ بەڕاستی بیپارێزین لەسەر هەمووشمانە ئەوە تەنها بمەش بۆ هەیە نەکرێت زاری وایە مەسەر هاوڵاتیش هاوکارمان بووینە لە کوژانەوەی ئاگرەکان بۆیە لێرە پێویستە زۆر جاری لە ڕاگەیانەکان هەموو جارێ بابرێم ڕێنماییمان داوە کە هاوڵاتیان هاوکارمان بن چونکە بەشێکی هاوڵاتیان بەڕاستی لەکردنەوەی ڕووداوی ئاگرەکان هەندێکیشی ئەو شوێنانە کە بۆ نمونە کارەبای پێدا تێپەڕ بە بۆ نمونە بڵێن ئەو عەمودەکان و ئەو ڕیکەکان و ئەوانە زۆر جاران لەو شوێنانە بوویتە شۆرتی کارەبا هەندێک ڕووداوی بۆ دوایە بەڕاستی زۆری شۆرتی کارەبا بە تاوەی جەلی باسم کرد شۆرتی کارەبا بۆ دروست بووە ئەوەی هەیبە سوڵتان بە دووادا چونمان کرد شۆرتی کارەبا بۆ دروست بووە جاری وایە ڕووداوی ئاگر ڕوودەدا برا شوفێرەکانمان لە شەقامەکان دەڕۆن دوای جگەرەکان فڕێ دەدەن ئەوەش دەبێتە هۆی کاری ئاگرکەوتنەوە زۆر جاران هاوڵاتیان بۆ کار بەسەربردن دەستنا بۆ نمونە هەیبە سوڵتانە چنارەوەکە یاخود شوێنەکانی ترە بابرین ئیتر نازانم خواردن و تکەوەوانە ئیتر پێویستە ئەو ئاگرێکە لە دواوی خۆیانە بەڕاستی دڵنیا بنەوە لە کوژانەوەی دەنە دەبێتە هۆی ئاگر و ئیتر ئەوەش دەبێتە هۆی بەڕاستی ماندیبوونی هێزەکانی ئێمەش و یعنی کەم و کوڕی یعنی بەڕاستی لە ئۆتۆمبیلەکانمان لەو حالەتە دروست دەبێتە هۆی شکانی دەبێتە ئەویش دەبێتە بارێکی تر بەسەر بەڕێوەبەراتەکەمان و با بڵێن حکومەتیش. بەڵێ بۆ ئاراستەیەش کا گۆران کە دەڵێ هاوڵاتیان هاوکارمان بن هەڵبەت زۆر جار کە حاڵەتێکی ئاگرکەوتنەوە ڕوودەدات هاوڵاتیان لە خەمخۆری و لە دڵسۆزیان هەوڵی ئەوە دەدەن کە ئاگرەکان بکوژێنەوە ئەمەش ڕەنگە زۆر جار ئاستەنگ بۆ تیمەکانی ئێوە دروستکە لە کارکردنتانە حاڵەتی لەو شێوەی ڕوویداوە کە هاوڵاتیان لە دڵسۆزی خۆیان هەوڵێن ئاگرەکە کۆنتترۆل بکەن بەڵام ئاستەنگیان بۆ کارەکانی ئێوە دروست کردووە دروستە شتیوە ڕوویاوە؟ بە تاکید هەمووی دەستپێیە هەمووی ڕووی داوە بەڵێ لە کاتی ڕوودانی ئاگربەری هاوڵاتیان زۆر جارە هەوڵیان داوە هاوکاری تیمەکانی ئێمە بن بەڵام بوونەتە ڕێگر لە درسۆزی خۆشیان زاری وایە زاری وایە کە بوونەتە ڕێگر بۆ چونکە ئەو هاوڵاتی ئەو شێوەیە کە کارمەندەکانی بەرگری شارستانی لێ شارەزان لە کۆنتترۆلکردنی ئاگرەکە هاوڵاتەکە نە ئەو ئەدەواتەی بەدەستەوەیە بۆ نمونە ئاگرێکی بەرز دەبیتن
ناتوانانی بە مەتفەچی 4 کیلۆی یاخود 6 کیلۆی بتوانانی ئەو ئاگرە گەورەی کۆنتترۆل بکە بەڵام ئەویش لە درسۆزی خۆی هەوڵ دەداتن بۆیە ئەوە هەندێک جاران لە درسۆزی هاوڵاتیانیش بڵێ دەبێتە ڕێگر لە بەردەم تیمەکانی ئێمە و باسشم کرد زۆر جاریش یعنی لە سنوورەکان بۆ نمونە لە چیاکان ڕووداوی ئاگر هەبووە خەڵکانی ئەو سنوورە پشتیوانمان بووینە هاوکارمان بووینە لە کوژانەوەی ئاگرەکان. جا کاک گۆران لە کاتی کەوتنەوەی ئاگرەکان لە کە باسی ئاستی وەشیاری هاوڵاتیانت یا باسی هاوکاریکردنی هاوڵاتیانە کرد بۆ تیمەکانی بەرگری شارستانی ڕەنگە زۆر جار لەسەر ئاستی ماڵان بێ یا شوێنە گشتەکان بێیان ئۆتۆمبیلەکان بێ بڵی ئاگرکوژێنەوەیان پێەیە بوونی ئەم بڵانە تا چەند ئاستی وەشیاری هاوڵاتیان دیاری دەکات کە ئاستی وەشیاریان بەڕادەیە کە هەر یەکەیان بڵێک یان چەند بڵێک لەو شوێنەدا هەیە کە ئەمان کاری تێدا دەکەن بوونی ئەم بەڵانە تا چەند گرنگە چ لە شوێنە گشتیەکان بێ لە نێو ئوتێل و مۆتێل و ڕێستۆرانت و ماڵەکان و تەنانەت ئۆتۆمبیلەکانیش. بەڵێ خاتون بەڕاستی زۆر گرنگە بتیمەتفی لەلایەن هەموو برا شوفێرەکانەوە هەبی نەک هەر برا شوفێرەکان لە هەموو شوێنە گشتەکان لە هەموو دام دەستگاکانی حکوومەت هەتا لە ماڵیش پێویستە تاک بە تاچی خەڵک لە ماڵەوەش مەتفی هەبی بەڵام بە شەرتێک لێ شارەزابی لە هەر حالەتێکی ئاگر دەتوانی بەکاری بهێنی تاکو تیمەکانی بەرگری شارستانی دەگەنە شوێنە ڕووداوەکە تۆ دەتوانی بە شێوەیەکی باش ئاگرەکە کم بکەوە یاخود زاری وایە بیکوژێنیەوە زۆر زاریش وا بۆ مەسەرەن لە ماڵەکە تا ئاگادارکە ئاگر هەیە ڕووداوی ئاگر هەیە تاکو تیمەکانی ئێمە گەیشتنەوە شوێنە ئاگرەکە کۆنتترۆل کراوە بۆ لە ماڵەوە مەتفی هەبووە یاخود بە شێوەیەک لە شێوەکان بەکارێنەوە بۆ نمونە ئەگەر ڕووداوەکی ئاگر بیشۆرتی کارەبابی توبەی ئاوی پێدا بکەی بەڕاستی لۆ هێ بتە هۆی شۆرت و ئەوانە دەبیت بۆیە شارەزابین هاوڵاتیانش مەسەرەن بۆ کارەبا نابی مەسەرەن کە ڕووداوەکی شۆرتێک ڕوودەدا لە ماڵەوە بچن ئاوی پێدا بکەن پێویستە لێی دوور بن زیاتر بەڵام ئاگرێکی پوش و پەلاش دەبی مەسەرەن لە ماڵەوە خوانە خواستا کانتۆرێک یاخود بەتانێک دەسووتێ یاخود قەنەفەیەک دەستێ دەتوانن ئاو بەکار بینن بەڵام بۆ کارەبا دەبێت زۆر وریابن ئاو بەکار نێن. کا گۆران وڵی ئاگرکوژێنەوەکان بۆ خۆیان جۆریان هەیە چەند جۆری هەیە یان بڵێ بەپێی حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بەپێی هۆکاری دروستبوونی ڕووداوەکە جۆری بوتڵەکان دەگۆڕێت پێک هاتەکەی ناوی؟ بەڵێ بەتاکید چەند زۆرمان هەیە CO2مان هەیە پاودەرمان هەیە ئەوانەمان هەیە کە پاودەر مەسەرەن بۆ ئەو ئاگرە مەسەر بەکار لە ماڵ و دەتانی بەکارە بینی وەکو باسم کرد کارەبا ئەو پاودەر زۆر باشە مەسەرەن CO2 هەر بە هەمان شوێ مەسەرەن بۆ فۆم مەسەرەن فۆمیش بۆ ئاگرە برنگە گازەکان بۆ نمونە نەوت و بەنزین و ئەوانە دەتوانانی فۆم بەکاربینی کەواتە لە نێو ماڵەکاندا ئەوەی کە زەرورە پێویستە چی هەبێت کا گۆران جارێکتر دووبارەیەکەیتە بۆی کە وڵاتیان گوێبیست بن لەگەڵ ئۆتۆمبیلەکان ئەو دوانە کامیان چ جۆرێک پێویستە بێ پاودەرەکەی کاماژت پێدا؟ پێویستە پاودەر و فۆم زۆر گرنگە بەڵێ سنوورخان. باشە دەستەکانە خۆش بێ کاگۆران ئەگەر بینە سەر ئەو بابەتی هەڵبەت کە باس لە ئاگرکوژێنەوە دەکەین یا حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە دەکەین لە وەرزی هاویندا پێچەوانەکەشی حاڵەتەکانی خنکان زیاد دەکات لە چەمە و دەریاچەکاندا هاوڵاتیان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕوو دەکەن و ناوچانە بۆ مەلەکردن یان بە هەر هۆکارێکی تر بێ ئەگەری خنکانیان هەیەیان دەکەونە نێو ئاوەکانەوە یەکێکی تر لەو کارانەی تر کە ئێوە گرتوتانەتە ئەستۆ ڕزگارکردنی هاوڵاتیانە لەم ڕۆوانێ ئێوە تیمەکان تا چەند ئامادەکاری دەکەن لەگەڵ هاتنی وەرزی هاویندا؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد ساڵانە لە وەرزی پێشەوەی بەسەرن برن پلەی گەرماکان بەرز بیتەوە ئێمە تیمەکانمان وەلو بەردەوام لە ئامادەباشیدانە بەڵام هاوینان لە وەرزی هاویندا بابرین زیاتر تیمەکان ڕێک دەخینەوە ئەرکەکانە زیاتر پێدەبەخشین ئێمە تیمی غەواسمان با بڵین مەلەوان پێکاتوە لە 18 کارمەند دابەشم کردن بەسەر ناحیەی تەقتەق ناحیەی ئاشتی و بەنداوی سماقولی
هەر شوێنە بە پێی پێویست کارمەند و بەلەممان لێداناون بۆ ئەوەی لە کاتی ئەوەی کە هاوڵاتیان سەردانی ئەو شوێنە دەکەن بۆ کار بەسەربردن بۆ گەشتکردن ئیتر لە خواری عێراقەوەش خەرچی عەرەب و ئەوانە دەویتر خەرچی ناوخۆیش لەو شوێنانە کۆ دەبتەوە بە حکمی پلەکانی گەرما بۆ خۆ کات بەسەربردن و خۆ فێنکردنەوە زۆر جاران بەداخەوە دەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان لەو شوێنە مەلە دەکەن دەبێتە هۆی خنکانیان. بەڵێ ئاستی شارەزایی کارمەندەکانتان چۆنە کە گۆرانی یا بڵم لە چه ئاستێکدایە تا چەند خولی بەردەوامیان بۆ دەکرێتوانێ بۆی کە لە بوارەکەی خۆیاندا لە پسپۆڕەکەی خۆیاندا تابێت باشتر بن. بەڵێ ئێمە وەکو باسم کرد ساڵانە مەسەڵەن یعنی عادە نەزەر دەکەینەوە یاخود تەدریبی زیاتریان پێ دەکەین و ڕاهێنانی زیاتریان پێ دەکەین بەڵام بەخۆشیان کارمەندەکانمان کارمەندی زۆر چاکمان هەیە کارمەندی زۆر شارەزامان هەیە زۆر لە خۆبردوومان هەیە ئەوە بوو کە لە ڕابردوو ئەو ئەفتەی ڕابردوو کە سێ هاوڵاتی لە سنووری ناحیە سێگرکان بەداخەوە هاتبوون بۆ ئەو سنوورە هەرسێ چاخنکان دوو کچ و باپیریان بەیەکەوە تیمەکانی ئێمە دوانیان دەرهێنا یەکیشیان بە هاوکاری هاوڵاتیان تەرمەکەیمان دۆزیەوە بۆیە ئێمە لێرەش دەتوانم با بڵێم سنوورخانی ڕێنمایی هاوڵاتیان بکەین زەی بچووک لە سنووری ئێمە زیاتر لە 70 کیلۆمەترە ئەگەر لە دوکانەوە بۆ کە لە سێگرکان ناحی سێگرکان تێپەڕ دەبێت 70 کیلۆمەترەوە بەنداوی سماقولیمان هەیە ئەو شوێنانە هەموو پارکن هەموو خەرک زۆر گەشت دەکات بۆ ئەو شوێنە بە تایبەتی زەی بچووک ئەمە تەنها لەو شوێنانە تیمەکانمان ئامادە کە خەڵک لێ کۆ دەبتەوە بۆ گەشتکردن بەڵام ئەو شوێنانەی کە دوور و درێژە بەڕاستی ئەگە بێت و بە کارمەندی مەلەوانی لێدابنێ بە 1000 پۆلیسیش پڕ نابێتەوە بۆیە کۆنتترۆل ناکرێتن بەڵام دەتوانین ئەوەندە هەمە بەردەوامیش ڕێنوێی و ڕێنمایی هاوڵاتیانمان کردیەکەوە دوور بن لە مەلەکردن لەو شوێنانە چونکە هیچ شوێنێک شیاو نییە بۆ مەلەکردن بە تایبەتی زێ بچووک ئاوەکەی زۆر ساردە زۆر خوڕ و تیژ و مەسەلەن جێژنی تێدایە هەندێک شوێن مەسەلەن ڕسالە کاری تێدا کردووە ئیتر بۆتە هۆی قوولبوونی شوێنەکە و نەشارەزایی هاوڵاتیەکان کە دێن لەو شوێنە بۆیە بەڕاستی هیچ شوێنەچیان شیاو نییە هەندێک لە گەنجەکان کە لە ساڵانی ڕابردوو خنکاون لەو شوێنە یاخود تەمەشا دەکەین بە دوواداچوونمان کردێک کابرا لە مەلەوانگەی شارەکان فێرە مەلەوانی بووە بۆیە کە دێ لە زەی بچووک مەلە بکە بەڕاستی قودرەت و توانای ئەو ئاوەی نییە بتوانی بەسەری دازاڵ بێت بۆیە دەبێتە هۆی خنکانیان زۆر زار بەداخەوە ئەو ڕێنوێنی و ڕێنمایانی کاماشت پێداوێتە ڕێنمایی هاوڵاتیانەکە ڕێنمایەکان چۆنەگەێنن کا گۆران لە ڕێگەی کردنەوەی خول و سیمینارە بۆ ئەگەر خوێندنگە بێ ئەگە فەرمانگە بێ ئەگەر لە گەڕەکەکان نابێ بۆ هاوڵاتیان ڕێنوێنی ئێوە بۆ هاوڵاتیان چۆن ئەگەێنن بڵێ وەڵا خاتون ئێمە لەو شوێنانێکە بەنداوی سماقلێ بۆ نمونە با بڵێن یاخود زەی بچووکە بە درێژایی 70 کیلۆمەترەکە ئەو شوێنانە پێش دەواازەی بە تایبەتی برێن ناحیەکان و ئەو شوێنانێک کە با بڵێن دەچن بۆ پارکەکان و سەرزێ تابلۆمان هەڵواسیوە لە ڕاگەیاندنەکان بەڕاستی باسمان کردووە بەردەوامی و ئەمە لە نابەرگری شارستانیش کارمەندی هونەریمان هەیە بەڕاستی ساڵانە ئەمە هەموو قوتابخانەکان و هەموو شوێنە گشتەکان و هەموو دەوائرە حکوومیەکان و هەتا جاری وا هەبووە لە بڵندگۆی مزگەوتەکان و ئەنی با مامۆستا بەڕێزەکانیشمان ئاگادار کردەوە ڕێنمایی هاوڵاتیان بکەن لە هەموو ئەو کارانی کە باز دەکرێت لە ڕووداوی ئاگر لە ڕووداوی خنکان بەڕاستی بە دوور بن بەڵێ بە پێی توانە و بە ئەو شوێنانی کە باسم کرد بڵاوکراوەمان گەیاندووە بە هاوڵاتیان دەستان خۆش بێ مادوونە بنکە گۆران لە ڕووی ژمارەی کارمەندە و هیچ گرفتێکتان نییە کارمەندی تەواوتان هەیە یا لەوەش میلاکتان کەمە کارمەند و ئەفسەر تەواومان هەیە لە بەڕێبەراتەکەمان هیچ کێشەمان نییە ئەوەی کە مکڕیمان هەبێ لە ڕووی ئۆتۆمبیلەوەیە لە ڕووی ئۆتۆمبیل بەتەنها یاخود پێداویستەکانی تریش بەگشتی
چیتر گرفتە لای ئێوە کە گۆران نەتوانی ئاماژەی پێ بێ بەدرەجەیەک ئۆتۆمبیلی ئاگرپژێنەوە بەڵێ بەڵێ کاگۆران دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس مادوومان کردی بە هیوای سەلامەتی و لەشساغی بۆ بەڕێست و بۆ تەواوی کارمەندەکانتان لە بەرگری شارستانی کۆی و تەواوی تیمەکانی تر لە هەرێمی کوردستان لە بەرگری شارستانی زۆر سپاس بۆ عەمید گۆران ئەحمەد سماقا کە بەڕێزیان بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیەن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵێمەدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەی بینەریش کە هەتا ئێستا لەگەڵماندا مابوونەوە بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێک بە ئێوە یازیز و خۆشەویست بگەێنی کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتان بمێنن با خێر و خۆشی خواتان لەگەڵ